نۆزدەهمین ڕۆژمە کەمانم گرتووە دژ بە گۆشەگێری دژی سەرۆک عەبدوڵڵا وەجەڵان هیوادارم ئەمانگرتنە سوودی هەبێ بۆ سەرۆک داوای مافی سەرۆکەکەین ئەو گۆشەگیریە تەنها دژی سەرۆک نیە لەسەر سەرۆک نەکراوە بەڵام لەسەر هەموو کورد کراوە لەسەر هەموو چوار پارچەی کوردستان مافی سەرۆک و مافی کورد و مافی هەموو مرۆڤێک بەڕاستی شتێکی مرۆڤانێتی نییە ئەوە گۆشەگیریان کردووە لەسەر سەرۆک هەروەها حەزەکەم پەیامێک بنێرم بۆ هەڤاڵ لەیلا گۆڤەند و هەڤاڵ ناسری ئاغز دەستخۆشییان لێ یەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم ساغ و سەلامەت بن تەندروستیان باش بێ بەڕاستی چەندی دەربارەی ئەو دوو هەڤاڵە بڵێن کەمە چونکە چالاکییان و بەرخوردانیان زۆر گرنگە زۆر مەزنە چونکە بوون وەکو پێشەوا و بوون بەهۆی ئەوەی زۆر هەڤاڵان تر مان بگرن دیارە زۆر هەڤاڵانمانیان گرتووە لە هەموو چوار پارچەی کوردستان لە وڵاتانی دەرەوە لە بەیابان زۆر کەسمانی گرتووە بەڵام ئەم دوو هەڤاڵانە بەڕاستی بەرخوردانیان زۆر زۆرە چونکە گوێم لێ بوو ئیتر لە چاو کەوتون چاویان نابێنێ هێزیانتیان نەماوە وەکو هەڤاڵێک باسکردوەتی هەڤاڵ ناسر ئیتر چاوی نابێنێ زۆر زعیف بۆتەوە بەڵام جاری بەردەوامن لە بەرخوردانی خۆیان دەست بەر نادەن چەنی بەهێزن چەنی بەتوانان بیر و باوەڕیان چەنی بقوتە معنای ئەوەیە ئیتر ئەوەنە بڕوایان بە سەرۆک هەیە و بڕوایان بەوەیە ئەو ناحەقەیە لەسەر سەرۆک کراوە لەسەر هەموو کوردان کراوە ئیتر چۆن بڵێ وازیان لە ژیانی خۆیان هێناوە لەوە زیاتر پێیان ناکرێ تەنها چۆن بڵێ توانیان لەسەر گیانی خۆیان هەیە ئیتر لەوە زیاتر مرۆڤێک هێزی تیان نەمێنێ و دەست بەر نەدە و بەردەوام بێ لە مانگرتن بە شێوەیەکی ئاشتی خوازانە داوای مافی سەرۆکەکە ئیتر چ توانایەکەیە چ بیرێکی هەیە چ باوەڕێکی هەیە ئیتر زۆر ڕێز و سەڵام و حرمەتم بۆیان هەیە و ئەمەوێ بزانن کە مانگرتنی ئەوان بەڕاستی بەرخودانی ئەوان بوو بەهۆی ئەوەی مۆراڵ ئیمەش بەرز بێ و بوو بە سوودی ئەوەی من و چەندەها کەسی تر کەمان بگرین